لخداي ذكايا صلابي خير وخشناني اي قرده وجانم قرده قردنا هلا يزرده دورا مريض ويا مريضانا من ناوم كاروان كمال عزیزە دەرچووی بەشی دەروناسی کۆلێژی یادداری زانکۆی سەڵادینم هەر لە سەرەتای دوای تاوکردنی کۆلێژ مەسەڵەن بەحکومیم لە ناوچەی شاخاوێژم ئەو ناوچەیە مەسەڵەن ناوچەیەکەم لێژم فراهەم بوو ینی ناوچەیەکی باش بوو دروستکردنی پرۆژەیەکی لەو شێوازە ئەو فکرەکە بوو دوایش باوکم هاوکاری کردین هاوکاریم و کارزانی برامی کرد بۆی پرۆژەکە دروستکەین لە ڕووی داراییەوە پرۆژەیەکی باشە لۆژێرخانی ئابووری وڵاتەکەمان ئێمە هەموو ڕۆژێک ساعات 6 بەیانی دێنە ناو پرۆژەکە تەبیعی پرۆژەکە 30 تا 40 چێڵ بە جۆری جوان گۆلک و چێڵ لەخۆ ئەگرێت ئێمە 6 دێین سەرەتا ئاویان لۆدابینەکەین ئینجا ئەچین ئالیچیان دەپێشەکەین ئەو کات هەموو ڕۆژێک ئێمە تاوەکو سەحات 8 بەیانی ئەمینەینەوە دوایش شتەکانمان لە پێش تەواو کرد ئینجا سەحاتێک بە مەبەستی تەندروستی لە ناویان ئەمینەینەوە چاودێری یەکەیەکەی چێڵەکانەکەین بە مەبەستی ئاگاداربوون لە تەندروستیان. هاي بما ديري برك زولت ولا قانا نادا راح استك قول ئێمە بەس توانای ئەومان هەیە لە ئێستادا کە چێڵ بۆ گۆشت بەرەم بێنین چونکی تا ئێستا نەکەرتێکی تایبەت نەحکومات کارگەیەکی لە قوتونانی بەرهەمە شیرنەمەنیەکانی نییە تاوەکو ئێمە بتوانین ئەو شیرەمەنیە کە لە ئاژەڵە وەری ئەگرین بیدەینەوە بە حکومەت و بە کەرتی تایبەت بەو کارگەی کە لە دەور پشمان دروست دەکرێت بۆ ئەوەی ئەو لە قوتونانە دروست بکات و لە بازارەکاندا ساغی کاتەوە. ئێمە ئەگەر بیخەینە بازاری چۆمان بەرهەمە شیرەمەنیەکەمان زیاتر لەوەیە کە بۆ قەزای چۆمانی دابین بکەین ئێمە گەر هیچ نەبی ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە ینی توانای ئەومان هەیە کە زیاتر لە 100 لیتر شیر بەرهەم بێنین 100 لیتر شیر ناتوانین لە بازارەکانی چۆماندا ساغی کەیتەوە. دوای تاوابوونی ئیشەکانن لێرانە یعنی بانجۆ برادرانە شەکەین جیران